دیسان قسە لەسەر ئەوە دەکەمەوە منیرە خان جباتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان ئەم بڕیاری نەدا دوای خستۆ دەڵێ بۆ دوای شەڕی مووسڵ شەڕی مووسڵ ئێستا بە پێی پێشبینەکان وا قسەی لەسەر دەکرێت کە 5 بۆ 6 مانگ دەکێشێت ئەوەن دەکات یعنی ئەوەن دەکات ئەوەندە کەمە ئێستا بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێوە لەسەر شەقامەکان لە ناو هاوڵاتیانەوە داواکاریتان هەیە و لەگەڵ داواکاریەکانی ئەواندان بەڵام لێرەوە ناتانەوێت بشێنەوە تاوەکو دوای شەڕی مووسڵ. ئەزانی کاکشوان من یەک جاری تر ئەمە دووبارە ئەکەمەوە تکایە هەم هاوڵاتیان هەم جەنابیشتانە بێ ئەوە بزانن کە بە کشانەوەی بزوتنەوەی گۆڕان لە حکوومەت و بە نەکشانەوەی هیچ لە دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناگۆڕێت. ئێمە ناڵێن دەیگۆڕێت من وان ناڵم بەڵام دەڵێن باسی هەڵوێز دەکەین باسی جوڵاندنی شەقام دەکرێت کە ئێوە لە پشت ئەوەن بەڵام خودی ئەو کەسانی کە دێنە سەر شەقام ئێمە بینیمان لە راپۆرت و لێدوانەکانی نارتیدا مامۆستایان دەردەکەون دەڵێن ئێمە کەس لە پشتی ئێمەوە نیە ئێمە داوای مافی خۆمان دەکەین بەڵام ینی باسی هەڵوێز دەکرێت ئێستا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە هەرێمی کوردستاندا نییە ئێوە ینی تەنانەت بە لێدوان و وەڵامدانەوە لە نێوان ئێوە و پارتی دیموکراتی کوردستان دۆخەکە بەو شێوەیە ینی هەڵوێست و بەکردار و شتێک کە ینی هیوایەک بێ بۆ چارەسەر نابینرێت لێرەدا ئەگە کشانەوە چارەسەر نەبێت چی چارەسەرە بەلای ئێوەوە ینی شتێک کە هەڵوێستی ئێوە پیشاندا وەکو بزوتنەوەی گۆڕان وەکو فراکسیۆنی گۆڕان شتە پەرلەمانی کوردستان. ئەزانی کاک شوانگیان من حەزەکەم ئەوە بزانی ئێمە بزوتنەوەی گۆڕان هەم لە ڕابردوودا کە کاتێک بەشداری حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە و هەم کاتێکی کابینەی هەشتی کردووە و هەم کاتێکیش بۆتە معارەزە و لە هەمان کاتیشدا لە ئێستادا ئێمە ئۆرگانی حیزبیمان هەیە لەناو ئەم ئۆرگانانەدا ڕاپرسی و پرسوڕا و ڕاوێژ دەکرێت لەناو ئەم ئۆرگاندا کە کاتێک کۆی پرسوڕاکان گەڵاڵە کراوە و نێردراوە لە ڕێگەی جواتی گشتەوە بۆ جواتی نیشتیمانی و کە ئەندامانی ژوورەکانی شتێدا بەشدار بوون گەیشتونەتە ئەم بڕیارە کە ئەمە لە ئێستادا دوا بخرێ ئەمە بڕیاری بزوتنەوەی گۆڕانە بەڵام من حەزەکەم شتێ بڵێم کاک شوانگیان یعنی هەم هاوڵاتیان هەم مامۆستایان هەم موشەخۆران و فەرمانبەران دەبێت لەوە تێبگەن ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان درێخیمان نەکردووە لە پشگیریکردنی خۆپیشاندەران و داواڕەواکانیان لەبەر ئەم نمونانە دەهێنمەوە یەکەمیان ئەوەیە ئێمە وەکو پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان لە فراکسیۆنەکان هەر یەکەمان لە سونجاجیەکانی خۆمان بەشداری کۆی ئەو خۆپیشاندان و ناڕەزایەتیانەمان کردووە کە لە هەرێمی کوردستان ئەنجام دراوە یەک دوو ئەعلامی ئێمە ئەعلامەکەمان بە بەردەوامی ئەعلامێک بووە کە لە ناو خۆپیشاندەراندا بووە سێ هەڵسوڕا و کادری ئێمە بە شێوەیەکی ئازادانە بەشداری کۆی ئەو خۆپیشاندانانیان کردووە بزوتنەوەی گۆڕان لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتووشدا ئێمە لەگەڵ داواڕەواکانی خەڵکی هەرێمی کوردستانی ئێمە لەگەڵ هەموو خۆپیشاندان و اعتصام و مانگرتنێکین کە لە هەرێمی کوردستاندا ئەنجام بدرێ بە شێوەیەکی مەدەنیانە و دوور لە توندوتیژی و پشگیری هەموو داواڕەواکانی مامۆستایان و فەرمانبەران دەکەین و لەگەڵ داواڕەواکانیشەنە هەمیشە دەبێ مامۆستایان و فەرمانبەران ئەوە باش بزانن کە ئێمە هیچ ڕۆژێک لە ڕۆژان پشتمان بەرنەدام و ئەو سەنگەرەمان چۆڵ نەکردووە کە سەنگەری مامۆستایان سەنگەری داواڕەواکانی خەڵکی هەرێمی کوردستان بووە هەم لە ڕابردوودا کاتێکە لە پەرلەمانی کوردستان پەرلەمان کارا بووە هەم لە ئێستاشدا کە پەرلەمان ناتوانرێ کارەکان ڕێگەی لێگیراوە و کودەتای بەسەرداکراوە ئێمە لە ناو جەماوەری خەڵکی هەرێمی کوردستان و ڕۆژێکیش بێدەنگیمان هەڵ نەبژاردووە خاڵێکی تر کە دەمەوێت ئەوە بڵێم کە ئێوە داوای هەڵوێز دەکەن من نازانم بزوتنەوەی گۆڕان نمونەیەکم بۆ بێنەوە لە چیدا بێ هەڵوێز بۆ بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەمووانە کە دەڵێم داوای هەڵوێز دەکەن وەکو هەڵوێز داوا ناکە بەڵام پرسیار دەکەم منیرەخان ینی با لەسەر بژاردەیەکی تر و ئەگەرێک تر قسە بکەین کە پێشنیازێکی ئەڕژەری دومی سەرۆکی پەرلەمان بەر لەوەی ئەو پرسیارکە شتێکت باس کرد لەسەر مەسەلەی بەڕێز ڕێخەری گشتی کاکا بەڕێز ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان ئێستا لە دەرەوەی وڵاتە لە ڕووی تەندروستی و سیحەتی ینی مناسیب و باشە بەڵام بە پێی ڕێنمایی دکتۆرەکانی لە ئێستادا ناتوانێت ڕێگەی نادەن سەردانی هەرێمی کوردستان بکاتەوە بەڵام ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان وە بزوتنەوەی گۆڕان خاوەنی کۆمەڵی مؤسساتە کە ئەو مؤسساتانە تکاباتەوە کە ئەو مؤسساتانە کارەکانی بزوتنەوەی گۆڕان دەبن بەڕێوە و بەڕێز ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕانیش نایەوێ ئەزمموی حیزبەکانی تری هەرێمی کوردستان
دووبارە بکاتەوە کە بە دوورکەوتنەوەی کەسی یەکەمی حیزبەکەمان تووسی شکست ببێ بۆیە ئێمە دەمانەوێت بزوتنەوەی گۆڕان بەبێ کەسی یەکەمی ژوە لە دووری بە ڕێزکاک نەوشیروان ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان کە دروستکەری بزوتنەوەی گۆڕانە کە هەمومان وەکو سەرکردە و کاریزما سێری ئەو بەڕێزە دەکەین بەڵام بزوتنەوەی گۆڕانی بە شێوەیەک ڕێکخستۆتەوانێ بۆ ئەوەی لە غیابی بەڕێزکاک نەوشیروانیشدا بزوتنەوەی گۆڕان ئەرکەکانی خۆی و ئەرکە نیشتیمانی و نەوتەوەیەکانی خۆی جێبەجێ بکە. باشە.